بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێبێت لە پێشانگای ئۆتۆمبیلم گەورەترین پێشانگای نمایشکردنی ئۆتۆمبیلە پێشکەوتوو سەردەمیانە و گرانبەهاکان لە شاری هەولێری پایتەخت نمایش کراوە. لێرەدا دەیان زۆری ئۆتۆمبیلی گرانبەها و مۆدێرن و پێشکەوتوو نمایش کراوە و خاوەن پێشانگەکانی ئۆتۆمبیل دەتوانن بەرهەمەکانی خۆیان نمایشکەن تاکو بە کڕیارەکانیان بڵێن ئێمەش لە هەرێمی کوردستان لە هەولێری پایتەخت دەیان و سەدان زۆری ئۆتۆمبیلی بەرز و نوێمان هەیە. ئەمە یەکێکە لەو ئۆتۆمبیلانە کە ئۆتۆمبیلێکی کارەباییە. من دەبێت گفتوگۆ لەگەڵ خاوەنی کۆمپانیاکەیدا بکەم بزانم ئەم ئۆتۆمبیلانە چ جۆرە وەک دەڵێن مواسەفاتێکی هەیە. ئوستا سڵاوت لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتا پێم بڵێ ئێوە بە چ جۆرە ئۆتۆمبیلێک وەکو کۆمپانیای ئەکسێت بەشداریتان کردووە؟ کاکە ئۆتۆمبیلەکەمان زۆرن. یەکەم ئەوە ئۆتۆمبیلەکە فول کارەبایی دێتن. ئەو ئۆتۆمبیلە زۆر جیاوازە ماسفاتی جیاوازی تێدایە. یەکەم شت ئەو ئۆتۆمبیلە دەتانی بە فولەکەی شەحنی 1500 کیلومتر بڕوای و هەروەها ئۆتۆمبیلی کارەبایی تێدا. ئۆتۆمبیلش کۆمپانیەکەی خۆمان ئێکسیتە ئۆتۆمبیلی جیاوازی تێدا کە ئۆتۆمبیلی نیسایی، ئۆتۆمبیلی خێزانی، ئۆتۆمبیلی شەبابی، ئۆتۆمبیلی کارەبایی هەموو جۆرەکان دەفرۆشین. ئۆتۆمبیلش کۆمپانیەکەی خۆمان نوێیە وەکالەیە لە هەموو عێراق ئێستا کراوە و هەموو ئۆتۆمبیلەکانش بەردەست. باش پێم بڵێ زیاتر کڕیارەکان حەزیان بە کام جۆرە ئۆتۆمبیڵی ئێوە هەیە؟ وەڵاهی ئێستا حالیان عەفوان حەزیان لە کارەباییە. هەموو خەڵک پرسیار دەکات ئۆتۆمبیلی کارەبایی ئەو جاکە ئۆتۆمبیلەکە کیلومەتری شەحنەکە زۆر بیت، یعنی ئۆتۆمبیلەکە توانای هەبیت بە فولی شەحنەکە کیلومترەکە یعنی زۆر بڕواتە. جیاواسی نێوان ئۆتۆمبیلی کارەبایی و ئۆتۆمبیلەکانی ترەوانێک کە بە بەنزین و کۆمەڵێک شتی تر کار دەکەن؟ بەڵێ ئۆتۆمبیلی کارەبایی دۆستی ژینگیان، یعنی ژینگەکە خاوێنە ئەو جا ئۆتۆمبیلی بنزین فەرقی هەیە لەگەر کارەبایی. جیاوازیە دۆستی ژینگە. باش بوونی ئەم جۆرە پێشانگایانە لە شاری هەولێری پایتەخت لە هەرێمی کوردستان تا چەند گرنگە و بە ئامادە بوونی و کردنەوەی لەلایەن ڕێزدار مەسرور بارزانی؟ وەڵاهی مهمە زۆر. ئەو جا ئێستا تەکنۆلۆژیای زۆرە و لەبەر ئۆتۆمبیلی کارەبایی و چونکە دۆستی ژینگەیە حکوومەت ئەوەی دانتە سەر ئۆتۆمبیلی کارەبایی مهمە یا شتانە پێدەدات کە ئۆتۆمبیلەکە دۆستی ژینگەیە و کارەباییە و خەڵکیان زۆریش حەزی لە ئۆتۆمبیلی کارەبایی. باسم ئۆتۆمبیلم بۆ بکە گەر لەگەڵم بیت ئەمە مواسەفاتەکانی چییە؟ چ شتێک زیای دەکاتەوە لە ئۆتۆمبیلەکانی تر؟ ئەوە دەرگاکان بەخۆی دێتەوە دەشتە ژوورەوە دەکەوێت بگریم و هەروەها مواسەفاتی جوانی تێدایە. ئەو ئۆتۆمبیلە دەتانیت لە 0 بۆ 100 بە 3.7 چرکە بڕواتن و هەروەها 475 هۆرسپاوەری هەیە. وەکی پێم گوتی ئەوەی مهمەکەی ئەوەی ئەو ئۆتۆمبیلە دەتانیت بە یەک فولی شەحنی 1500 کیلومتر بڕواتن. ئەی ئەوانەی تر بۆ ئەمەیان جۆرە مواسەفاتێکی LX-مان هەیە، ئەوە زۆر شتێکی نازکە و سعرەکانش هەرزانن. هەروەها ئۆتۆمبیلی خێزانی لێرە هەیە VX و ئۆتۆمبیلی سپۆرت RX. باش پێم بڵێ ئەوانەی کە دێنە لای ئێوە بۆ کڕینی ئۆتۆمبیل زیاتر گەنجەکانن یان ئەوانەی بەتەمەنە؟ وەڵاهی هەمووان دێن. ئۆتۆمبیلی خێزانی خێزان دێن، ئۆتۆمبیلی کارەبایی مشەکەل دێت، ئۆتۆمبیلی سپۆرجی شەباب دێت یعنی گەنجن. باسی گرنگی ئۆتۆمبیلی کارەبایی کرد دەمەوێتە لەسەر ئەم خاڵە بمێنینەوە بۆم باس بکە ئەم جۆرە ئۆتۆمبیلە کارەباییانە تا چەند گرنگە لە هەرێمی کوردستان پەرە پێ بدرێت بۆ ئەوەی ژینگەی هەرێمی کوردستان زیاتر پاک بێتەوە؟ وەڵاهی ئۆتۆمبیلی کارەبایی دۆستی ژینگیان حکوومەت ئەوەی پێدەدات یعنی مهمە و احتیمامی پێدەدات، بەس ئەگەر خزمەتگوزاریەکە زیاد بکرێن کە یعنی وێزگای کارەبا و شتانە زیاد بکرێت کە ئۆرجینال بن یعنی زوو شەحنەکە پڕ بکەنەوە. خەڵک ئێستا زۆر حەزیان لە ئۆتۆمبیلی کارەباییە و دۆستی ژینگەن زۆر باش. ئۆتۆمبیلی کارەبایی زیاتر لە چ وڵاتێک بەرهەم دێن؟ وڵاهی لە هەموو وڵاتێک بەس ئێستا چاینا باشە زۆر دروست دەکە. بەڵێ زۆر سپاس. چاوەک بەخێر. ئەوەی کە جێویستی بوون گوتە یەکێک بوو لەو
خاوەن پێشانگەی ئۆتۆمبیلانەی کە لێرەدا بەشێکی لە ئۆتۆمبیلە مۆدێرن و پێشکەوتووەکانی کۆمپانیای ئەکسێتیان نمایش کردووە. ئەوەی کە باسی کرد ئۆتۆمبیلێکی یەکجار زۆری کارەباییان هێناوە تا هەرێمی کوردستان و هاتوونە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر پێشانگای ئۆتۆمبیلەکانی خۆیان نمایش کردووە. و لە بەیانی زۆوە ئەم پێشانگای ئۆتۆمبیلە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر لە هەولێری پایتەخت کراوەتەوە خەڵکێکی ئەکجار زۆرتاک و ئێستا سەردانی کردووە و بەیانیش لەلایەن ڕێزدار مەسرور بارزانی ئەم پێشانگایە بەڕووی کڕیاران و خوازیارانی ئۆتۆمبیل کرایەوە. لێرەدا بەشێکی هەرە زۆری کۆمپانیاکان ئامادەیان هەیە، نوێنەر و وەکیلی کۆمپانیاکان لە جیهان لە هەرێمی کوردستان ئامادەیان هەیە و ئۆتۆمبیلەکانی خۆیانیان لێرەدا نمایش کردووە و ڕۆژانە پێشوازی لە خوازیارانی ئۆتۆمبیلە گرانبەهاکان دەکەن.